ئەمڕۆ دووەم ڕۆژی سەردانەکانمان بوو بۆ لای بەڕێز پارێزگای سلێمانی بە سوپاسەوە بەڕێزیان و هەردوو جێگرە بەڕێزەکەی و بەڕێز قایمقامی ناوەندی شاری سلێمانی گوێبیستی بابەتەکەی ئێمە بوون و لە ئەنجامدا ئێمە کۆمەڵێ پرسیاری تایبەت بە دەسەڵاتە کارگەڕی و داراییەکانمان هەبوو بە سوپاسەوە زۆر بەباشی و کۆمەڵەشتیشان بۆ ئێمە ئامادە کردبوو. یەکێک لە سەردانەکانمان سەردانی پارێزگای هەڵەبجا بێ بۆ ئەوەی گوێ لە ئەوانیش بگرین و پێشنیاز و ڕاو بیرۆڕاکانی ئەوانیش وەربگرین و لە پرۆژەکە بۆی پرۆژەیەکی دەوڵەمەندی پێ ئامادە بکەین و ئێمە پێمان وایە ئێمە هاوکاری و پشتیوانی پارێزگای هەڵەبجا بین و هیچ دەسەڵاتێکی جێبەجێکردنیش بە پێی دەستوری ساڵی 2005 عێراق هیچ پارێزگایەک نابێ ئەنجومەنی نەبێ هەتاوەکو ئەنجومەنی پارێزگای هەڵەبجا کەوێتە سەر پێی خۆی ئێمە هاوکار و پشتیوانی ئەوانە بین. بێگومان کە باسی لامەرکەزیەکەی تران بەسمان لامەرکەزی کارژێڕ و ئیداری نیە، ئەمە بەسمان لامەرکەزی مالیشە ئەو ئێمە کاری بۆ دەکەین بەڕاستی. پرسی نەوتیش نەوتە سەرچاوە سروشتەکانی ئەچێتە چوارچێوەی پرۆسە مالیەکەوە. پێمان وایە هەر بڕیارێک بۆ سەربەخۆ فرۆشتی نەوت پێویست وە بۆ بڕیارێکی دابەشکاری بێ، نەک بڕیاری یەک کەس یان دوو کەس یان چەند کەسێک بێ. لەو سۆنگەیەوە پێمان وایە بڕیاری سەربەخۆ فرۆشتنی نەوت نەک سەربەخۆ یابووری، چونکە ئابووری چەمکێکی گەورەتر لە فرۆشتنی نەوت بڕیاریشی مەرکەزی بووە. بۆیە بەڕاستی نەتیجەکانی ئەنجامەکانی وایە کە بەداخەوە دواتر بڕینی بودجێ هەرێمی کوردستان ئەوانەی لێکەوتەوە. بەڵام پێمان وایە ئەوە نەتیجەی بڕیارەکانی مەرکەزیەتە. ئەگەر لامەرکەزی ئیداری و دارایی هەبووە پارێزگاکان پێکەوە بڕیاریان بدە یان سەرپەرشتار ئیدارەکان پێکەوە بڕیاریان بدایە، یەکمان بڕیارەکە بە زۆری شکا بوو کە خەڵکی کوردستان نەگاتەم حاڵەتی کە موچەکەی بڕێ.